لەگەڵ بڕیاری وەزارەتی تەندروستی و بە هاوکاری وەزارەتی ئەوقاف کە مزگەوتەکان دەریا مزگەوتەکان وڵا کرا بە ڕووی نوێژخانانە ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە کە پلانی تایبەتمان هەبوو بە تاقیمکردنی شار و شوێنە پەرستگا و مزگەوت و شوێنەکانی کە لە هەڵەبجە هەبێ ئێمە ئەمڕۆ دەستمان پێکرد بڵین بە دوێن و دەستمان پێکردەوە ئەمڕۆ ئینشەڵا تەواوی لەبەر ئەوە پێش تیمی تاقیمان هەیە کە بە پلانێکی تۆکمە و پلانێکی داڕێژراو کە هەموو هەڵەبجەی شەوا دەرگای مزگەوتەکان ئەو شوێنانەی کە قابلی تاقیمە شوێنی تەوالێتەکان شوێنی دەستنوێژگرتنەکان دەستگاکان ئەو شوێنی کە کۆنتاکتی هەیە و هەر شوێنێک لە هەڵەبجە هەبێ وەکو هۆڵی کاکەیەکان کە شوێنی قەرەباڵخی و پەرستگای بۆ خۆیان ئەوانەش تاقیمەکەین